خەباب لە ناڕەحەتێکی زۆرە مایەوە تا لە ئەخیرا خۆی ئازاد کرد، نەجاتی بوو لە کۆیلایەتی، ڕزگاری بوو. اینجا بڕیاریدا هیجرەت کە بۆ مەدینە لەگەڵ مقدادی کوڕی عەمرا پێکەوە هیجرەتیان کرد بەرەو مەدینە. هەموو غەزوەکان خەبابی تێیە، لە غەزوەی بەدرە، لە ئوحودا، لە خەندەقە، لە تەبووکە، لە مؤتەیە، لە فەتحی مەککەیە، لە هەموو سوچەکانە تۆ خەباب ئەبینی. لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم هەر خەباب ئەبینی. لە زمانی سیدنا ئەبوبەکر لە جەنگی ڕیددەیە، لە زمانی ئیمامی عومەرە، لە فەتحی عێراقە تۆ خەبابی کوڕی ئەرەت ئەبینی، لە فەتحی شامە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی، لە خزمەتی خالدی کوڕی وەلیدە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی، لە زۆرێک لە مەیدانەکانە خەبابی کوڕی ئەرەت ئەبینی. لە زمانی ئیمامی عوثمانە، لە زمانی ئیمامی عەلیە، چونکە لە زمانی ئیمامی عەلیە وفاتی کرد، هەتا ئەو زەمەنە مایەوە. ئەفەرمێ خەباب ئەم کەڵە پیاوە مجاهیدە گەورە پرۆژەیەکی زۆر گەورەی دانا، بەشی دووەمی ژیانی زۆرینەی کاتەکانی بەم پرۆژەوە سەرف کرد. هات ماڵەکەی خۆی کرد بە دوو بەش، بەشێکی تەرتیب کرد کە دەرگاکەی لە لای خۆیەوە نەبوو لە شوێنێترەوە، هات هەرچی ماڵ و سەرۆت و سامانەتی لەم ماڵات داینا لە سوچێکە، هۆ خەڵکی فەقیر، هۆ خەڵکی محتاج، منەظەمەیەکی خەیری زۆر گەورە، کێ هەرچی پێویستە، قەرزت ئەوێ، پارەت ئەوێ بیبەی، چیت ئەوێ، لەو ماڵەی منە لەو سوچە پارە هەیە، دەرگاشدا نەخراوە، کێ ئەوێ و چەنی ئەوێ ئەچێ ئەیبات، کاتی خۆی تەواو کرد بە قەرز بۆ ئەیهێنێتەوە، بە قەرز نەبوو بۆ خۆی، دەرگاتان بۆ کراوەتەوە. هەموو ئەوانەی ئەسحابی حاجات بوون، هەموو ئەوانەی فەقیر و فوقەرا بوون، هەمویان ماڵەکەی خەبابیان ئەناسی و ئەزانی. بۆیە خەباب ئەم پرۆژەی دووهەمەی عولەما زۆر زۆر باسییان کردووە و زۆر لەسەری وەستاون، مؤرخین زۆر لەسەری وەستاون کە ئەو کەسانەی کە سابقی ئەوەل بوون، ئەوانەی کە سابقی ئەوەل بوون واتە سەرەتای ئیسلام موسڵمان بوون، دواتر هیجرەتیان کردبوو. ئیمامی عومەر کە حیسەی پارەی دانا بۆ ئەوانەی پارە زۆرتر دانا، مەعاشی زۆرتری بۆ دانان. مەعاش لە زمانی ئیمامی عومەرە ساڵانە نەبوو، تەواو مەعاشی مانگانە نەبوو، ساڵی یەک جار ئەم کەسە ئەچوو هەموو پێداویستی خۆی بۆ ماوەی ساڵێک وەرەگرت، لە جل و بەرگ و پۆشاک و خواردن و هەرچی شتەکان لە ماوەی ساڵێک زەمانەتی ئەدرای و هەموو شتەکانی وەرەگرت. ئەفەرمێ ئەم حسەیە کە بۆ ئەم دانرا بوو، حسەکە زۆر بوو، خۆی زۆر بە فەقیری ئەژیا، شتی زۆر کەمی بەکارهێنا، ئەوی تری دانا بوو بۆ خەڵکی فوقەڕا هەژار، خۆی لە مەیدانی جیهاد پارەکە وەرەگیرا لە ماڵی فوقەڕایە دائەنرا، خەڵکی فەقیر ئەچون چی ئەم پێویست بووە لای ئەو ئەیان برد. طبعا عدلی ئیسلام زۆر گەورەیە عەزیزانم، والله ئینسان کە لە خزمەت عەدلی ئیسلامە ئەوەستێ یعنی شەرم ئەکات. تەسەوور کە ئەگەر بەیانی پارە تەوزیع ئەکرێ خەڵکە دەوڵەمەندەکە زیاتر ئەوەستێ تا فەقیرێک. عزەتی فەقیر لە زەمەنی ئیسلامە زۆر بەرزە، تەنازول ناکە، سەری نەوی ناکە. بۆیە عزەتی ئیسلام کە بۆ ئینسانی دروست ئەکا زۆر گەورە، ئەوێ بە ڕەنجی شانی خۆی، بە زەحمەتی خۆی ژیان بەسەر بەرێ، بە ناڕەحەتی خۆی ژیان بەسەر بەرێ. بۆیە ئەمەی کە ئێوە ئەمە شەدە بێن لە پێشاوی خۆتان، ماڵێ دەرگای کرابێتەوە پڕ بێ لە پارە و ئەنواع ئەرزاق و هەموو شتێک کێویستی بڕۆشتی خۆی بەرێت و بێتە دەرەوە، یعنی ئەمە ئەی حرەس، ئەی دەرگا، ئەی هیچ لەمانە نەبوو. ئەمە مجتەمەعێکی موسڵمانە، ئەمە حەضارەتی ئیسلامی. حەضارەتی ئیسلامی ئەم جۆرە کەسانە دروستەکە. بۆ حەضارەتی ئیسلامی بریتینە لە دار و دیوار، بەشێک لە ئیشی ئێمە هەندەسەی ئیسلامی، جوانکاریە لە هەندەسە، بەشەکەی تر بریستیە لە هەندەسەی ئینسان، ئینسان چۆن دروست بکرێت. بۆیە ئەبینی خەبابی کوڕی ئەرەت کۆتایەکانی ژیانی لە مەیدانی جیهاد، لە مەیدانی بەخشندەی سەرفەکە. ئەم دوو مەیدانی گرتو بۆ دەست، جیهادی ماڵ لەگەڵ جیهادی بەدەنە، جسمە. بۆیە هەموو ئەسحاب زۆر ڕێزێکی گەورەیان لە خەبابی کوڕی ئەرەت ئەگرت و ڕیوایەتی زۆری بۆ فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم کردووە و لە بوخاری شەریفە نزیکەی 29 ڕیوایەت هەیە کە لە خەبابی کوڕی ئەرەتەوە گێڕاوەتەوە. بۆیە ئەسحابی پێغەمبەریان صلی الله علیه و آله وسلم خصوصیت و تایبەتمەندێکی زۆر باشیان بەم کەڵە پیاوی ئیسلامدا ئەو بوو